Hey, what's up guys? Welcome back to Learn and Explore. منیان خوشحال گرامانتان لویدیویی که تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان بە ساڵی 2025 ئەمڕۆ ڕۆژی 11 و ئەمەش ویدیۆی دەیەمە. وەک هەموو ویدیۆگای تری ئەم زنجیرەیە ئەمڕۆژ فەرموودەیەکی تری بە نرخی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ناومانە پێکەوەی بە یەکەم جار بە ئینگلیزی خوێنینەوە دواتریش ئەکەینەوە بە کوردی. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, take advantage of 5 before 5. Your youth before your old age, your health before your sickness, your wealth before your poverty, your free time before your busyness, and your life before your death. جا بەڕاستی ئەم فەرموودەیە مانایەکی زۆر قوڵ و گرنگی هەیە کە ئەتوانین هەر یەکەمان بیکەین بە ڕێڕەوێک بۆ ژیانی خۆمان و سوودی لێوەرە بگرین. تەسەوڕ ئەگەم زۆربەتان لە ماناکی تێگەشت بن خۆ ئەگەر تێش نەگەشتون ئەوە با پێکەوە بیکەینەوە بە کوردی. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, Peygamber Muhammad, درود و سلامی خوای گەورەی لەسەر بێت ئەفەرمێت take advantage of 5 before 5. Take advantage واتە سوود وەربگرە یا قازانج وەربگرە لە 5 شت پێش 5. وەسپی ئێستا ڕۆ نەبێتەوە وەستی لە چییە بەڵام take advantage خۆی واتە سوود وەرگرتن یا قازانج وەرگرتن کەڵک وەرگرتن بەمانای ئەوەیە to take advantage واتە سوود وەربگرن یا سوود وەربگرە لە 5 before 5 لە 5 شت پێش 5 شت. Your youth before your old age. گەنجیت your youth لە ڤیدیۆگای پێشتر بەکارمان هێناوە واتە گەنجی before your old age پێش ئەوەی کە بڕۆیتە تەمەنەوە کەواتە گەنجیت پێش پیریت. Your health before your sickness. تەندروستیت یان لەشساغیت پێش ئەوەی کە نەخۆش بکەویت. health واتە لەشساغ یان تەندروستی بەڵام لێرە ئەوانەی پێی لە لەشساغیە یعنی لەشساغیت پێش ئەوەی کە نەخۆش بکەویت. sickness واتە نەخۆشی. Your wealth before your poverty. سەروەت و سامانت پێش ئەوەی کە بکەویتە هەژاریەوە کەواتە wealth لە ڤیدیۆگای پێشوو بە هەمان شێوەکانمان هێناوە واتە سەروەت و سامان. poverty واتە هەژاری کەواتە دەوڵەمەندی پێش هەژاری. Your free time before your busyness. free time واتە کاتی بەتاڵ کەواتە ئەو کاتانی کە بەتاڵیت سوود لەو کاتانەوە بگرێت کە بەتاڵیت پێش ئەوەی کە سەرقاڵی ڕوت پێ بکە. business واتە سەرقاڵی. and your life before your death. و ژیانت پێش مردنت کەواتە ئەم 5 شتە ئەبێ هەرێکێک لە ئێمە سوودی لێوەربگرین و بیقۆزینەوە پێش ئەوەی تەرمان بەسەرابێت چکە دیارە هەر کەسێک گەنج بێت لە کۆتایی ئەگەر تەمەن باقی بێت پیرە بێت و زۆر جاڕەوانی کە دەوڵەمەندن هەژارە من ئەوانی کە لەشساغن نەخۆش ئەکەون و ئەوانشی کە مەسەلەن دەستیان بەتاڵەوەڵێن هیچ کار و کەسابەتێکمان نییە ڕۆژێکیەت مەشغوڵە بن یان سەرقاڵە بن لەبەر ئەوە سوود لەو کاتە بەتاڵیان وەربگرن مەسەلەن فێری شتێک بن بە هەر جۆرە لە جۆرەکان سوود لە بەتاڵی کاتەکە وەربگرن و لە کۆتاییشە هەرێکێک لە ئێمە سوود لە ژیانمان وەربگرین پێش ئەوەی کە کۆتایی هەبێت. هیوادارمانەیەکی بە سوود بوێت بۆتان تاوەکو سبەی نێوانەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.